عزیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم. سەرەتاش هەواڵێکم پێ بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەگەر موچەخۆری بە نیازی پلەبەرزکردنەوە بووی ئەبێ بڵێم کە سەر موچەکەش لەمە بەدووە ئەبڕێ. بە پێی زانیاریەکانی دێسکی ئابووری کورسات نیوز، وەزارەتی دارایی هەرێمی کوردستان یەکە ژمێریاریەکانی ئاگادار کردوێتەوە کە بۆ موچەی مانگی دوو سەرجەم ئەو سەر موچە و پلەبەرزکردنەوە و تەنانەت جیاوازی موچەیە کە هەبووە هەڵبوەشێنرێت. بەپێی ڕێنمایەکەی وەزارەتی دارایی لیستی موچەی مانگی یەک کراوە بە بنەما بۆ سەرجەم مانگەکانی تر و بەهۆی ئەوەی بڕێکی دیاریکراو دانراوە بۆ دابشکردنی موچە ناتوانن لەوە لا بدەن. هەروەها وەزارەتی دارایی داواشی لای یەکە ژمێریاریەکان کردووە ئامادەکاری بکەن بۆ ناردنی لیستی موچەی مانگی دوو لە هەفتەی داهاتوو بەپێی ئەو سیستمەی لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە دانراوە. با لێرە هەندە زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەم بڕیارە نوێیە کە دەرچووە سەبارەت بە سەرە موچە و هەروەها پلە بەرزکردنەوە. بەڵێ پلێک بەرزکردنەوە لە ساڵی 2016ەوە لە سەرەتای ساڵی 2016ەوە واتە بۆ ماوەی 9 ساڵە ڕاگیراوە کە بەپێی ئەم زانیارە نشکە دەست ئێمە کەوتووە سەرە موچەشی هاتە سەر لەمە بەدووە سەرە موچەش بە موچەی موچەخۆران زیاد ناکرێت. هۆکاری ڕاگررتنی پلە بەرزکردنەوە و سەرە موچە بەم شێوەیە بەهۆی ڕاگیرانی پلە بەرزکردنەوە 57 ملیار دینار مانگانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە و تەرخان نەکردنی بودجەش لەلایەن عێراقەوە هۆکارێکی دیکەیە بۆ بڕینی سەرە موچە و هەروەها پلە بەرزکردنەوە. ژمارەی فەرمانبەرانی هەرێم بە پێی داتاکانی ئەنجومەنی ڕاژە 658,189 کەسن، هەرچەند سەرۆکی ئەنجومەنی گشتی ڕاژە 28 مانگی ڕابردوو باسی لەوە کردووە کە سیستەمی موچە لیستی موچە بە ئەلکترۆنیەکەن دەستەکەنەوە بە دامەزراندن و هەروەها باس لەوە کات کە دەستەکەنەوە با پلە بەرزکردنەوەش باسی لەوەش کردووە کە بە پێی زانیاریەکانی ئەوان 100,000 کەس هەن کە حەزیان لەوەیە داواکارن کە دابمەزرێن و بە تەمان دەست پێ بکەنەوە. بۆ موچەی ینی سەبارەت بە پلە بەرزکردنەوە بەم شێوەیە بۆ موچەی بنەڕەتی زیاد ئەکرێت. گرنگیەکەشی هەر لەمەیە لەبەرەوەی کە بۆ نمونە هەموو موچەکانی تر هەموو داتاکانی تر لەسەر بنەمای موچەی بنەڕەتی ئەگەر کەسێک خانەنشین بکرێت ئەو موچەی کە بۆی هەژمارەکرێت لەسەر بنەمای موچەی بنەڕەتی بۆی هەژمارەکرێت و بە پێی ساڵانی خزمەتیش دیاری ئەکرێت. واتە ئەم 9 ساڵەکە پلە بەرزکردنەوە ڕاگیراوە ئەگەر کەسێک لەم 9 ساڵەیە لەوانەیە 2 جار یا 3 جار پلەی بەرزکرابێتەوە، ئەگەر بڵین تەنها 2 جاریش بوو بێت زیاتر لە 120,000 دیناری لە دەستاوە، هەرچی ساڵانی خزمەتیش زیاتر بێ ژمارەی جارەکان کە پلەی بەرزەکرێتەوە زیاترە. لە پلەی 9 دەست پێکا بۆ پلەی 1 پلەی 9 بۆ 5 4 ساڵ جارێک بەرزەکرێتەوە، پلەی 5 بۆ یەکیش 5 ساڵ جارێک بەرز ئەکرێتەوە. ئەگەر زانیاری زیاترمان هەبێت بەڵێ بڕی زیادبوونی موچە بۆ هەر پلە بەرزکردنەوەیەک بەم شێوەیە 26,000 دینار هەتا 122,000 دینارە، واتە ئەو کەسانەی کە پلە بەرزکردنەوەیان ڕاگیراوە مانگانە بڕێکی زۆر لە موچەکەیان کەم کراوەتەوە. سەرە موچەش بە موچە زیاد ئەکرێت بە پێچەوانەی پلە بەرزکردنەوە کەوتمان بە موچەی بنەڕەتی زیاد ئەکرێت هەموو ساڵ جارێکە و بڕەکەشی 10,000 دینارە.
جیاواز لە بابەتی موچە بەهای دراوەکان ئەمڕۆ هەندێک درا و گۆڕانکاری یەکجار زۆریان بەسەرهات بەهای دینار بەرامبەر بە دۆلار جێگیرە ئاڵوگۆڕەکەی گۆڕانکاریەکەی لە 150 دینارێکە زۆر نییە و 100 دلار ئەمڕۆ لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بە 150,300 دینار مامەڵەی پێوەکرا بەهۆی بڕیاری کەمکردنەوەی ڕێژەی سوودیش لەلایەن بانکی ئەنگەڵتەراوە و هەروەها پێشبینیەکانی بانکەکە بۆ بەرزبوونەوەی هەڵاوسان و دابەزینی گەشەی ئابووری لە ساڵی 2025 بەهای پاوەند ئەمڕۆ بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دابەزیوە 100 پاوەند بە 123 دلار مامەڵەی پێواکرێت و 100 پاوەنیش بۆ 185,000 دینار دابەزیوە بەهای یۆرۆش بەرامبەر بە دۆلار دابەزینی بەخۆی بینیوە 100 یۆرۆ بە 103 دلار مامەڵەی پێواکرێت 100 یۆرۆ بە 153,500 دینارە کە دینار بەرامبەر بە یۆرۆش بەرز بووەتەوە بەهای 100 لیرەی تورکی بە 4,150 دینارە کە ئەویش بەرزبوونەوەی بخۆیەوە دیوە دینار بەرامبەر بە یۆرۆ بەڵام تمەنی ئێرانی داڕمانێکی یەکجار زۆری بخۆیەوە بینیوە 100 دلاری ئەمریکی ئەمڕۆ بۆ 9 ملیۆن تمەن دابەزی کە نزمترین ئاستی مێژوویە هەتا ئێستا تمەن ئەو داڕمانی بخۆیەوە نەبینیوە لە دوای بڕیارەکانی ترامپ کە بە بڕیاری زۆرترین فشار ناسراوەوە یەکێک لە ئامانجەکانی سفرکردنەوەی فرۆشتنی نەوتی ئێرانە بەهای تمەن بەردەوام لە دابەزینایە هەرچەندە پێشتریش هەر بارودۆخەکەی باش نەبوو بەهای 100,000 تمەنی ئێرانیش بە 1,600 دینارە نرخی زێڕ هێشتا لە دەوروبەری ئاستەپێوانەیەکەی جوڵاکات ئەمڕۆ لە نرخی جیهانی زێڕ بۆ هەر ئۆنسەیەک 20 بۆ 25 دلارێک دابەزی و ئۆنسەیەک زێڕ بە 2,861 دلار مامەڵەی پێواکرا ئەڵبەتە ڕۆژی ڕابردوو لە بەرەوەیکە ئەمڕۆ بازار داخراوە هەرێمی کوردستانیش نرخی زێڕی ئایارە 21 3,000 لێ بووە 3,000 دابەزی و یەک مسقال زێڕی ئایارە 21 لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 603,000 دینارەوە بۆ 600,000 دینار دابەزیەوە بتکۆین شەر دابەزینی تۆمار کردووە و یەک بتکۆین بە 96,220 دلار مامەڵەی پێواکرێت. تمەن یەکێکە لەو دراوانەی کە لە بازارەکانی هەرێمی کوردستان زیاترین مامەڵەی پێواکرێت و تەبێژی بازاری ئاڵوگۆڕی دراو لە سلێمانیەڵێت کە لە دوای دۆلار لە ڕووی قەبارەی ئاڵوگۆڕ و مامەڵەوە لە ڕیزبەندی دووەمایە بێگومان هەر جۆرە گۆڕانکاریەک لە نرخی تمەن کاریگەری لەسەر قەبارەی مامەڵەکان و هەروەها مامەڵەکاران بە تمەنەوە دروست ئەکات سەبارەت بەم بابەتەش و تەبێژی بازاڕی ئاڵوگۆڕی دراوی سلەیمانی قسەی بۆ پەیامنێرمان بڕوا بەهادین کردووە وەکووتمان باس لەوە کات کە دابەزینی بەهای تمەن گۆڕانکاری لە بازارەکانی هەرێمی کوردستانیش دروست کردووە. قەبارەی مامەڵەی تمەن لەسەر ئاسی بازارەکانی دراو ئەتوانین بڵین لە ڕیزبەندی دووهەمایە ئەوەی کە بڵێن زۆرترین مامەڵە و تەداولاتی پێوەکرێ دینار بەرامبەر دۆلارە دوای ئەوە تمەنی ئێرانی ئەمجا دراوە ئەوروپیەکان و پاشان چەند درێکتریش بە حکمیەوەی کە بە بەردەوامی بەهای تمەنی ئێرانی لە بەرامبەر دۆلاری ئەمریکی و تەنها دیناری عێراقی شەڕ و لە دابەزینە بە بەراو لەگەڵ ماوەکانی ڕابردووە ینی دابەزینی باشی بۆ خۆی بینەوە جاران کە کاتێک تمەن تەراجوعێک ڕوبەڕووی پاشەکشا بووە خەڵکێکی زۆر بە دەر لە مامەڵەکارانی بازارەکانی ئاڵوگۆڕیدرا و خەڵکی تریژاوە تمەنیە کڕی بانی بۆ چوونیان وابوو کابێت تمەن بەرز بێتەوە بەڵام کە ئێسای ترە و ڕووی ئالای خەڵک دروست بووە کە کێرڤی تمەنی ئێرانی بە بەردەوامی لە دابەزینایە تقریبان توانێت قەبارەی مامەڵەکان کەم بۆتەوە لە ڕووی کوردمەوداوە دابەزینی بەهای تمەنی ئێرانی تا ئاسێ کاریگەری لەسەر دابەزینی کاڵە و شمەکی ئێرانی بێ کە کاتێک هاوردەی هەرێمی کوردستان و عێراق ئەکرێت بەڵام بۆ درێژمەودا ئەو نیسبەی هەڵاوسانەی کە ڕوبەڕووی ئێرانە بێتەوە تەمەن کە کاتێک بەهای دراوی هەر وڵاتێکدا بەزێ ئینفلیشن هەڵاوسان بەرزە بێتەوە نرخی کاڵە و شمەنگ لێوێ بەرزە بێتەوە و بە هەمان شێوە ئەو بەرزبوونەوە و نیسبەی هەڵاوسانە ئەجۆزرێتەوە بۆ عێراقیش و هەرێمی کوردستان چون خۆتان نەزانن کە هەرێمی کوردستان زیاتر وڵاتێکی بەکاربەری کاڵاکانی ئێرانە چونکە هەم بڵێن کۆستی نەقلەکەی و هەم تێچووەکەی و نزیکی و سنوورێکی فراوانیشمان هەیە لەگەڵ ئێرانە ئەنی ساڵانە تقریبا زیاتر لە 10 ملیار دلار هاوردەی کاڵا و کەلوپەلمان هەیە لە ئێرانەوە تەنانەتدا بە پێی داتاکانی ساڵی ڕابردوو بە بەهای 13 ملیار دلار ینی
تەبادولی بڵین بازرگانی هەبوو لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و ئێرانە بەڕاستی لەبەرەوە لە کوردمەودایە گەر ئەمڕۆ تۆ بتەوێت کاڵایەک بکڕی لە ئێران و بەتمەنی ئێرانی بکڕی بۆ ئەمڕۆ هەرزانتر ئەکەوێت بەڵام لە داهاتووە تەبان کە کاتێک نرخی کاڵا بڵێ نرخی بەهای ئەو دراوە دابەزێت تمەنی ئێرانی دابەزێت لێش کاڵا بەرزەکەنەوە کە بەرزیان کردەوە شمەک و کاڵیان بەرز کردەوە ئەو بەرزبوونەوەش ئەجۆزرێتەوە بۆ ناو هەرێمی کوردستان و عێراقیش. دابەزینی بەهای تمەن لەو ئاستەیە باستوخواستێکی زۆر هەڵەگرێ لە بەرۆی ئەمڕۆ لە بازارەکانی ئێران و تارانی پایتەخت $100 ئەمریکی بۆ 8 ملیۆن و 915 هزار تمەن دابەزی لە بازارەکانی هەرێمی کوردستانش گەیشتووە تا 9 ملیۆن تمەن سەبارەت بەم بابەتە دابەزینی بەهای تمەن و هۆکارەکانی سامان سلەیمانی پەیامنێری کورسان نیوز لە تارانەوە لەگەڵمانە سامان سڵاوت لێبێ هۆکاری دابەزینی بەهای تمەن لەو ئاستەیە چییە و بانکی ناوەندی چ ڕێکارێک ئەگرێتە بەر بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو ئاستە لە دابەزینی تمەن. زریانم کاتت باش ڕاستیەکەی ئەوەیە کە لە چەند مانگی ڕابردوودا ئەگەر نەڵین لە چەند ساڵی ڕابردوودا بەڵام لەم چەند مانگی ڕابردوودا بە تایبەت ڕۆژانە نرخی تمەن دابەزینی تۆمار کردووە بەڵام ئەوەی ئەمڕۆ بینیمان بەڕاستی نرخەکە نزیک بوونەوەی لە 90 هزار تمەن هەر دولارێ وای کرد کە شڵەژانێک لە ناو خەڵکیشدا بینرێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە باسوخواسێکی زۆری لەسەرەکرێەوە هۆکارەکەشی هەروە کە بە بەرداوامی باسمان کرۆ ڕامانگەیاندووە زیاتر سیاسیە دوای وتەکانی هەفتەی پێشووی دۆناڵد ترامپ کە ڕایگەیاند هاوکات کە ڕایگەیاند ئامادەی دانوستانە لەگەڵ ئێران بەڵام هاوکاتیش ئەوەی کە جێبەجێ کرد کۆمەڵێک گەماروی تازە بووە گوشارخستنە سەر ئێران بوو ئەم ڕەوتە دەستی پێکردوە ئەزانین کە بە پێچەوانەی ئەوەی کە قسەکانی ئەرێنی بوو بەڵام ئەوەی کە بازار وەریگرت ئەو هەنگاوە نێرێنیە بوو کە دۆناڵد ترامپ بۆ جێبەجێکردنی کۆمەڵێ گەماروی تازە خستیە پێشوە ئەمە ئەتوانم بڵێم ئستارتیا دەستپێکی دابەزینی نرخی تمەن بوو لە هەفتەی ڕابردووە تا ئێستاوە ڕۆژی ڕابردووش دوێنێ کە چاوەڕوانەکرا بەرپرسانی ئێرانی وەڵامێکیان هەبێ بۆ داخوازیەکەی ترامپ ئایەتوڵا خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران کۆمەڵی بابەتی خستە بەر باسکە دیسان لە قسەکانی ئەو بازار ئەوەی کە وەری گردەوە بوو کە ئێستا کاتێکی باش نییە بۆ دانوستانیایان لانیکەم ئەو مەرجانەی کە دۆناڵد ترامپ ڕایگەیاندووە ئێران ئامادە نیە لە ژێر گوشاردا دانوستان بکەوە ئەمڕۆژ محەممەد باقر قاڵیباف سەرۆکی پەرلەمانی ئێران کۆمەڵی زانیاری تازە خستووەتە بەردەست ئەڵێ ترامپ نامەیەکی نردووە بۆ پرسانی ئێرانی کۆمەڵی مەرجی ڕاگەیاندووە کە لە مەرجەکانیدا بە پێچەوانی قسەکانی کە لە ڕاگەیاندنەکاندا هاتبوو تەنها بابەتی ئەتۆمی باس نەکەوتێتی ئێرانە بێت دەست بگرێت لە هەموو پلان و بەرنامە موشکیەکانی تەنانەت ئەو بەرنامە بەرگریەی کە لە بابەتی بەوتەی ئەو موشکی ئاسایی و نەئاسایی هەیەی وە دیارە لە ئێستادا مسجێکی ناڕاستەخۆ لە نێوان دوو وڵاتدا هەیە و وای کردووە کە ئەو شڵەژانە ئەمڕۆ لە بازاردا ببینین بانکی ناوەندی لەم کاتانەدا بەپێی پرسیارەکەی تۆ دراوێکی زیاتر تەنانەت زێڕێکی زیاتر خاتە بازارەوە بەڵام وەکو نەریتێکی جوای لێ هاتووە هەر کاتێک نرخی تمەندا ئابەزێت و دولار بەرزە بێتەوە هجومی خەڵک بۆ ناو بازارەکان و بۆ کڕینی دولار زیاتر ئەبێەوە بڕاستی بانکی ناوەندی دەرەقەتی ئەو داخوازیە نایەوە ئەم ڕۆژێکێک لەو ڕۆژانە بوو کە ئەوترا هەم بۆ کڕینی زێڕ هەم بۆ کڕینی دولار خەڵک لە ڕۆژانی ڕابردوو زۆر زیاتریان کڕیوەوە هەمیشە ژوابووەوە ئەم هجوومەوەکە کە بەڕاستی هاوکات بێت لەگەڵ ڕاوتی بەرزبوونەوەکەی دولاردا و یارمەتی بگەێنێ بەوەی کە بازار بەرزبوونەوە بەخۆی ببینێ بەڵام لێ کۆلەران پێیان وایە چاودێران پێیان وایە کە ئەو ڕاوتەی بەرزبوونەوەی ئێستای دولار هەیەی لە ئێستادا ئەم چەند ڕۆژە بە تایبەت بینیوێتی بە شێوەیەکە کە هێشتا ئەگەر و هیوای دانوستان هەیە و ئەگەر بێت و ئەم هیوایە بە هێزتر بێ لەوانەیە ڕاوتەکە بوەسترێ بەڵام ئەگەر هیواکە کاڵتر بێتەوە یا کەمتر بێتەوە دیسان ئەم ڕاوتە بەرداوامەوە تەنانەت دولار 120,000 تمەنیش لەوانەیە تا ناوەڕاستەکانی بەهار تێپەڕێنە بەڵام ئەوێ بزانین بەڕاستی ئەو مسجێک کە ئێستا لە نێوان ئێران و ئەمریکادا هەیە کە ئەمریکا ئەوێ لە ڕێگەی گوشارەوە ئێران باتە سەرمێزی دانوستان و ئێرانی شەوێ ئەڵێ ئێمە لە حاڵەتێکدا دانوستانەکەین کە حاڵەتی بەرامبەر بێەوە لەژێر گوشاردا بە هیچ شەوەیەک ئامادەنین دانوستان بکەین و بێ دانوستانیش گەرانتی ئەوەی هەبێ کە وەکو جارەکانی پێشووی لێنەیە کە
ئێران دانوستانی کرد تەنانەت بە وتەی باشەواتە سامان بەپێی ئەو باشیشیدا بەڵام ئەمریکا پابەت نەبوو. باشە سامان بەپێی وتەکانت ینی سەرباری ئەوەی کە حکوومەتی ینی بانکی ناوەندی ئێران ڕێکاری گرتووەتە بەر و دۆلاری زیاتری خستووەتە بازارەوە بەڵام ئەو نائاسایش و نائەمنیەی کە بەهۆی سزاکانەوە دروست بووە دیسانەوە خواست قەبارەکەی ئەوەندە زۆرە کە ڕێگری ئەکالەوەی کە ئەو هاوسەنگیە دروست ببێت و بەهایتمەن لانی کەم دابەزینی زیاتر بەخۆیەوە نەبینێ کورت ئەگەر وەڵاممان بێتەوە سپاس دەکەم. ڕاستیەکەی ئەوەیە کە ئێران ئەزانین وڵاتێکە پابندە بە هەناردەکردنەوە هەناردەی ئێرانیش زیاتر نەوتە وڵاتێکی نەوتیە لە ئێستاشدا قەبارەیەکی کەم نەوت هەناردەکە کە گەڕانەوەی پارەکەشی دژوارە ئەوەی ئێستا ئەمریکا و دۆناڵد ترامپ ڕایان گەیاندووە گوشارخستنە سەر ئێرانە بۆ ڕێگریکردن لەو هەناردە کەمەش کە ئێستاەتی کە بەتایبەت بەشێکی زۆری بۆ چینە و ئەمە واکە بانکی ناوەندەش دەستی بەسراو بێ ناتوانێت ئەو قەبارە پارەیە کە پێویستە وەکو ساڵانی پێشوگی خاتە بازار و بازاری پێ کۆنتترۆل کا بۆیە کەمترین هەواڵێکی سیاسیا کەمترین گوشارێک یا کەمترین هجومی خەڵک بۆ بازارەکان کاریگەری بەڵێ سامان زۆر سپاس زانیارێکی باشت پێبەخشین سامان سلەیمانی پەیامنێری کورسات نیوز لە تارانەوە سپاس کە لەگەڵمان بووی. جیاواز لە بابەتی تمەن باسێکی بەرهەمی قیرتان بۆ بکەم کە پێ ئەچێ عێراق و هەرێمی کوردستان پێشکەوتنێکی باشی بەخۆیەوە بینی بێ لەم بوارەیە. سەرۆکی کۆمەڵی قیری ئێران ئەڵێت بەرهەمی قیری عێراق بەهۆی هەرزانی نرخەکەیەوە بووە بە هەڕەشە بۆ سەر هەناردەی قیری وڵاتەکەیان و بۆ هۆیەوە خەریکن هەندێک لە کڕیارەکانیان و بە تایبەت کڕیارە هێندیەکان لە دەستیان. تورکیا و ئیمارات و هندستان سێ سەرەکی ترین کڕیارەکانی بەرهەمی قیری عێراقن ئەوە لە کاتێکە کە ئێران گەورەترین هەناردەکاری قیرە لەسەر ئاستی جیهان و تەنانەت لە ساڵی ڕابردووە 7,500,000 تۆن قیری بە بەهای زیاتر لە 2 ملیارد دۆلار هەناردە کردووە. لێرە هەندێک زانیاری زیاتر وەرەگرین سەبارەت بە بەرهەمی قیر لەسەر ئاستی جیهان و لە هەرێمی کوردستانیش قەبارەی بازاڕی قیر لەسەر ئاستی جیهان ساڵی 2024 58.4 ملیار دۆلار بووە و پێشبینی ئەکرێت ساڵی 2030 بگاتە 154.5 ملیار دۆلار بەرزبوونەوەیەکی باش بەخۆیەوە ئەبینێ. بەرهەمهێنەرانی قیر لەسەر ئاستی جیهان ڕیزبەندیەکان بەم شێوەیە سەرەتا کەنەدا، رووسیا، چین لە پلەی سێمایە، پلەی چوارەم ئەمریکا بەخۆی داگیر کردو لە کۆتاییشە ئێران لە پلەی پێنجەمی بەرهەمهێنەرانی قیرە لەسەر ئاستی جیهان. هەناردەکاران بەم شێوەیە ئێران کە ئێستا هاواری لە پێیابواڵە بەرهەمی قیری عێراق بەم شێوەیە بڕوە تەنگمان پێ هەڵەچنێت یەکەم هەناردەکاری قیرە لەسەر ئاستی جیهان و سنگافۆرە لە پلەی دووەمایە، کۆریای باشوور لە ڕیزبەندی سێهەمایە، هۆڵندا و دوای ئەویش ئیمارات لە ڕیزبەندی پێنجەمدایە. ئەو کۆمپانیانەی کە چالاکی ئەکەن لە بواری بەرهەمهێنانی قیرا بەم شێوەیە کۆمپانیای شێڵ، تۆتال ئەنەرژی، ئەکسۆن مۆبیل، بریتیش پترۆلیۆم و لە کۆتاییشا پترۆ چایناکە هی وڵاتی چینە. بان هەندێک زانیاری لەسەر بەرهەمی قیری هەرێمی کوردستان وەربگرین. کارگەکان لە هەرێمی کوردستان خۆی بەگشتی 25 کارگەمان هەیە کە ساڵانە 7.3 ملیۆن تۆن قیر بەرهەم ئەهێنن. ڕیزبەندیەکانیش بەپێی پارێزگا بەم شێوەیە. هەولێر 13 کارگەی هەیە ساڵانە 3.9 ملیۆن تۆن قیر بەرهەم ئەهێنێت. کارگەکانی سلەیمانی 9 کارگەن 11.8 ملیۆن تۆن قیر بەرهەم ئەهێن و لە دهۆکیش 3 کارگەی قیر هەیە کە 1.5 ملیۆن تۆن قیر بەرهەم ئەهێنێت. بەپێی داتاکانی گومرگی هەرێم ساڵی 2024 هەناردەی قیری هەرێمی کوردستان 865 بۆ 900,000 تۆن بووە. هاوکارانم گەشتی هەواڵابووریەکانم پێشکەشکردن هەر شاد.